وەقسەکردن لە بارەی هەڵبژاردنەکانی تورکیا و چاودێریکردنی لەلایەن وڵاتانی ئەوروپا و گرنگی و هەڵبژاردنە بۆ وڵاتانی ئەوروپا چییە بۆ چاودێری دەکەن بۆ بە گرنگی و لەی دەڕوانن میوانێکمان هەیە بەڕێز تۆبیاس هوخ نووسەر و چالاکوانی مافەکانی مرۆڤ کاندیدی لیبراڵەکان بۆ هەڵبژاردنی پەرلەمانی ئەڵمانیا لە ئەڵمانیا و لەگەڵماندایە بەڕێز تۆبیاس سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش گرنگی هەڵبژاردنەکانی تورکیا بۆ وڵاتانی ئەوروپا چییە بۆچی گرنگە بەلاتانەوە هەڵبژاردنەکانی تورکیا گرنگە بۆ ئەوروپا و هەروەها وڵاتانی ئەوروپا چونکە بۆ نمونە دەزانین کە تورکیا ئەندامی ناتۆیە و زۆر ژمارەیەکی زۆر هۆکاری جیۆپۆلیتیکی هەیە بۆ نمونە وەکو ئەندام بوون وەکو برێکسیت لە دەست ئەمریکا و ئەمە زۆر گرنگە لە بەهۆی ئەم کێشانەی کە بەهۆی جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیا دروست بووە و بۆ داهاتوو دۆخی داهاتووی نێوان رووسیا و ناتۆ گرنگە ڕەنگەش گەلک ئالیا و تورکیش بووی ئەوروپا حتا تایبەتیژی ئەڵمانیای گرنگ بەلێ بەجاران بێژین ئەوروپا بتنێ چاودێریە ڕەوشێت کە لەسەر هەڵبژاردنە یانژیش بووی وێ گرنگە کۆچە ئالیەک سپەرکەوە ئالیەک و حتا نوکەژی دەسەڵاتی دەیانژی بێجارێ ئالیەکی جودا بێت ئەمە پرسیارێکی سەختە و وابەستەیە بە وڵاتانی ئەوروپا بۆ نمونە کە ئایا کامەیان لێرە نایە سەرۆکی وڵات نزیکە لە ئۆردۆغان و دەبینین کە گۆڕانکاری لە بەرژەوەندی هەموو وڵاتەکانی مەدەنیدا دەبێت لە بەردۆخی ئابووری ئێستای تورکیا هەروەها هەڵاوسان وای کردووە کە خەڵکێکی زۆر بێماڵ و حاڵ بن هەروەها بەهۆی هۆکاری ئەم زەمین لەرزەیە وەروە دەبێ ئەوشمانە بێت کە ئۆردۆغان لەلایەن زۆرێک لە خەڵکەوە ڕەت کراوەوە وەرژمارەیەکی زۆری وڵاتانی ئەوروپا بەهۆی ئەو هەموو پەنابەرێکە لێ دەکەن دڵگیرانن نابێت ئەوە لەبیر بکەین هەروە هۆکاری ئەمە هەموو نائارامیەی کە لە باکووری سووریادا هەیە وەکو ڕۆژافە هەروە لە عەفرین بەهۆی چەند ساڵی ڕابردوو بەڵێ لە ماوەکانی ڕابردووە و لە سەردەمی دەسەڵاتی ئەردۆغان کە تا ئێستاش لە دەسەڵات بەردەوامە وڵاتانی ئەوروپا زۆر کات تێبینیان لەسەر پرسی مافی مرۆڤ هەبووە لە تورکیا بۆ داهاتوو بۆ وڵاتانی ئەوروپا گرنگە ئەوەی دێتە سەر دەسەڵات تا چەند پارێزەری پاراستی مافی مرۆڤ بێت بێگومان ئەمە زۆر گرنگە کە دۆخی مافی مرۆڤ لە ژێر دەسەڵاتی سەرۆک ئۆردۆغان زۆر باش نەبووە بۆ نمونە دەبینین دۆخەکە بۆ خەڵکی کورد بۆ خەڵکی ئارمێنیا لە ئەوروپا ئێمە سەیری هەڵبژاردنەکان دەکەن وهروە هیواخوازن من هیواخوازم کە گۆڕانکاریەک ڕووداوە دەبینین ڕۆژی یەکشەمە یاخود دووشەمە ئەنجامەکەی دەبین وهروەها ئالنگاریەکی زۆر نزیک دەبێت و هیواخوازم لە کۆتای هەروەها بۆ خەڵکی تورکیاش هیواخوازم کە گۆڕانکاریەک ڕوو بدا و تورکیا ببێتە وڵاتێکی سەقامگیر و هەروە دۆخی مافی مرۆڤ لە داهاتوودا سەقامگیر بێت لەو وڵاتە ئەس vêcarê taybetî behsa bangêşe hilbijartina bikêm hîniş dîr ve yanê temaşe dikin ew mijarên ku desthilat hilbijêre bangêşeyê dat gel evên ku dijber û taybetî jî CHP û hevpeymaniya wê bikartîne hîn çi cudahiyet navbeyna wan dibînin ku we bike zêretir aliyê dengder ji bo xwe rabkêşin ئەمەش سەختە ئێمە لە ئەڵمانیا خەڵک تاوەکووە ئەمڕۆ هەڵبژاردنیان کردووە من دۆخەکەم هەڵسەنگاندووەوە بە بڕوای من کە تەنانەت لە ئەڵمانیاش گۆڕانکاری لە بیرکردنەوەی خەڵکرەوە هەروە لە تورکیاش ئەمەیە خەڵکێکی زۆر قسان لەگەڵ من کردووە و گوتویانە کە کۆتا هەڵبژاردن من دەنگمدا بە ئاک پارتی و ئێستا دەمەوێت بیگۆڕم دەمێت دەنگەکەم گۆڕم لە بەرەوەی دۆخەکە باش نییە بۆ نمونە نرخەکانی خواردن زۆر بەرز بوونەتەوە بۆیە
من وای دەبینم کە گۆڕانکاریەکی کەم ڕوویداوە لە خەڵکی تورکیا لە ئەڵمانیا و لێرەش دەبینین کە گۆڕانکاری لە بیرکردنەوەی خەڵکی تورکیا لە تورکیا ڕوویداوە دۆخی حیزبەکانی ئۆپۆزیسیۆنیش ئاسان نییە ئێمە کە ئەو ڤیددیویانەمان بینی لە تویتەر و ئینستاگرام و کە لەلایەن پاڵپشتیکارانی ئاکپارتیەوە هێرش کرا بووە سەر کاندیدەکانی کورد و جاپا دەزانین کە ئەمە بەهۆی هەڵبژاردنەکانی ڕابردوودا ڕووداوەریوەدارم ئەمە گۆڕانکاری بەسەردابێت بەڵێ هەر تایبەت پاڵبژارنەکان وەکو ئێستا باست کردکەوەی ئەیبینن لە بانگەشەکانی هەڵبژارنا چ لە تۆڕەکانی سوۆسیال میدیا چ لە ڤیددیۆکانە بەلای وڵاتانی ئەوروپاوە ئەم شتانە کە بڵاو بنەوە تا چەند گرنگن لە پرۆسەیەکی ئاوا دیموکراسیە بڵاوبوونەوەی ڤیددیۆیەک بڵاوبوونەوەی هەندێک گوتە کە لە ماوەی ڕابردووە ئێستا گەر سەرێکی تورکیا بکەین تورکیا وڵاتێکی ئەلمانی و ئیسلامیش تێکەڵە هەردوو لای بە زۆرینە یاخود بە کەمینە هەر تێدایە لە چەند ڕۆژی ڕابردووە ئەردوان تۆمەتێکی داوەتە پاڵ وەکو ناوزڕاندنێک بەکاری هێناوە بەرامبەر کرد لە ژارۆڵۆ کە دەڵێت پاڵپشتی هاوڕەگەزخوازان دەکات بۆ ئەوەی لە نێو ئیسلامیەکانی تورکیا کارێ بکات کە نێدەنگی پێ نەدرێ ئەمانە لەلای وڵاتانی ئەوروپی تا چەند پەسەندن ئەم جۆرە بانگەشانە بۆ من وەکو کەسێکی ئەوروپی و ئەمە ئاسان نییە کە تێبگەین لەوەی کە بانگەشەکانی هەڵبژاردن چۆن دەبێت لە بەرەوەی ئۆردۆغان لە بەرژەوەندی یاخود بڵێن سەرنجی خەڵکی موسڵمان و ئیسلامی ڕادەکەێت و هەروەها ئەم هەڵبژاردنە یاخود ئەم بانگەشی هەڵبژاردنە بۆ خەڵکی ئەوروپانیا ئێمە دەبینین کە چەند دۆخەکە گرژ و ئالۆزە بۆ ئۆردوخان ئەو ترسی لەوە هەیە و من وای دەبینم کە ئەو لە شڵەژاندایە بۆیە هێرش دەکاتە سەر هاوڕەگەز خوازەکان و خەڵکی دیکە بەڵێ بە بڕوای من ئەمە تۆزێک شڵەژاوە بۆ ئۆردوغان لەبەرەوەی ئەو دەبینێت کە ڕەنگە شکست بێنێت ناڵبژاردنەکەەوە ئەمە جیاوازە لە بینی ئەمڕۆ و ڕووداوەکانی ڕابردوو بەڵێ بەڕێز تۆپیاسۆخ نووسەر و چالاکانی مافەکانی مرۆڤ و کاندی دیری بڵاڕەکان بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی ئەڵمانیا لە شاری بریمەن لە ئەڵمانیا لەگەڵماندا بووی سوپاس بۆ گەلێک سوپاس بووە